لە ماڵی خۆی سێ کەسی تریش دوو منداڵ دوو کچی خۆی و خێزانەکەی لەگەڵ هەفت کەسی تریش لەگەڵ شخصەکانی تریش تقریبان 4 کەسی تریش لەوانەی کەەوە هاوپیشەی وین لە شوێنی کارکردنیان پێکەوە کار دەکەن ئەوانیش لەگەڵی توش بووینە ئیتر ئێستا ئەوان براینە بۆ نەخۆشخانە لە ژێر چاودێری پزیشکیدان و تەنها خۆی ئەوەی یەکەم حالەتی تۆزێک کۆخە و پەسی کۆخە و تاو تەنگە نەفەسی هەبوو بەڵام بەرکەوتەکانی کە ئەوڕۆ دەست نیشانکران هەموو تەندروستیان جێگیرە سێ کەسیان قەتەوین ئەوانی تر هەریەکە لە شوێنەکەن یەکیان لە بنەسڵاوە یەکیان لە شاوێسە یەکیان لە هەولێرە لە سەیداوە یەکەشیان دانیشتوی گەرمیان تا ئێستا سەرچاوەکەی دیار نییە لە بەرەوەی دوونێ بە دیارکەت ئێستامە لە ڕێکۆڵینەوەکەداین تا بزانین یەکەم ئەو شخصی یەکەم کە دەست نیشان کرا ئایا بەرکەوتەی تری هەبووە ئێستا لە لێکۆڵینەوە داین بۆ ئەوی ببینینەوە بزەبت یەکەم کەس چێ و توش بووە تاوەکو بە دوواداچوونی بۆ بکەین بەڵام ئەو ڤایرۆسە هەر هەیە ڤایرۆسەکە هەرماوە و ئیتر خەڵک ئەگەر هات و پابەندی ڕێنمایەکان نەبێت ئەگەری توشببوونی دەبێت